ئەگۆرانیش لەسەرداوای وەسا سەرکۆی ئەزیزە ساڵیاتی ئەو ورا ئەزیزە ئەی شوێشکێشەکە بۆ ورا خۆشەویستانی بۆ کاکە حەمەی مۆتا بۆ کاکە سوی مارە سەفاری بۆ کاکارە ڕەش بۆ کاکەمدارە هەولێری بۆ کاکە ژارە سوور بۆ چاوەکانی کاکە دکتۆر بەهێز بۆ کاکە خالی خوژلول بۆ کاکە حەمەی باخان بۆ چاوەکانی هامنۆی وەسا سەرکۆ بۆ کاکە ئاریاسی ئەڤەلۆن بۆ چاوەکانی کاکە ڕۆز بۆ کاکە دانا ڕیشە بۆ بەرەم ئەڵمانی بۆ لای کاکە سەرکۆ وەسا سەرکۆڵێ بەیادی سپۆرانی حاجی لەگەڵێ زەردەی خۆرەڵاتی گشت بەیانیان چاوەڕوانی تپەی پێچم گیانە بسکی خەیاڵ وەسا سەرکۆ وا دەشێت ئەی چەنێ تا مەزرۆی ئەیار دیدارتم کوڕی گیان پەچە تەڵە بەخۆشی گیانە لێوەکانێ وشکەڵاتون بۆ شیلەی لێوانی چۆاتێ دەستی خەیاڵ لەگرمەداست ئای چەنێ شێتانە مناتم گیان ڕەژان کوورەی عاشق وا دەگڕێ من بۆ دیداری تۆ ئەیار مناتێم خۆزگە دەبوو لە دنیادا جارێ بگەم باواتم پەشیمانێ دەردەوایدا بدە سەبووری مێرەوە سایدێ بدە سەبووری مێرەوە سایدێ بدە سەبووری پڕی زۆرە پڕ نابێتەوە دیێرە ببوورە سەرکەشی مەکە ئەو دڵدارە کۆتایی زوودیێ ئەم ڕۆژگارە دەرناچێ لە دێ ئەو چاقەیارە مەیلی نانێ چارم نەچارە هەرچی نامەنە سوتانێ هەرچی قاوڵە تۆ پش پەشیمانێ دەردەوایدا بدە سەمۆری مێرە
وسایلێ بدە سەبوونی مێرە وەسایلێ کە چۆن گریانێ چۆن نڵێنێ دوای پەشیمانێ چۆن نڵێنێ دوای پەشیمانێ بۆ کوێم نەبا بۆ کوێم نەبا گیانەوە خەیاڵێ لەگەڵێ چۆدا بۆ کوێم نەبا باسپایی ڕۆحیش خێم بۆ گۆڕ دەبا بۆ گۆڕ دەبا بۆ گۆڕ دەبا جانە بێ بەزەی تشکی چاوێم چاوێ دڵێم دەبا زەر لە خەنات خەمیژینم لەناو دەبا لەناو دەبا لەناو دەبا گیانە گیانە لێدا لە شەقەی باڵی خەمێ بەجەی بێڵا بێڵا دڵی ماتەم چیت بەسەر هێنا چیت بەسەر دڵێنا بە خەمێ کوشقەی وتر بێخەم 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 دیدەمای بتوانا لاقلت سنيان هرچينا منا بشتي سوتاني هرچي قاولت بو بش بشيماني دردوايدا بدا صبوري بيرا وسايدي بدا صبوري بيرا وسايدي كتشون قرياني چۆن نەڵێنێ دوای پەشیمانێ چۆن نەڵێنێ دوای پەشیمانەمە